سڵاو ڕێز خۆشەویستیم هاوڕێنی خۆشەویستم بەخێر بن باڵقەیەکی نوێی بەرنامەی سفر یەک ژیری ژیرتان لەگەڵا کۆمەڵە هەواڵێکی یەکجار سەرنجڕاکێشتان پێشکەش دەکەم کە لە ماوەی هەفتەی ڕابردوو ڕوویدایە سفر یەک ژیری هەموو هەفتان شەوانی هێنی بڵاوی دەکەمەوە زۆرترین زانیاری لەباری ڤیدیۆ گەیمتان پێشکەش دەکەم داوا لێبوردن دەکەم وعدەکەم داوتم هەفتانە سێ بەرنامەی سفر یەک ژیری دەکەم بەڵام هێشتا ستایلەکەم بە تەواوەتی دانەنە لە بۆ تەکنۆلۆژیا و بواری فیلم یاخود تیڤی شۆ ئینشاءالله لە ماوەی داهاتوو پێشکەشتانی دەکەم زۆر سپاسان دەکەم کە پشتگیری لە زنجیرەی ماینکرافت دەکەن سپاسی سابسکرایبەر نوێیەکانیشمان دەکەم بەخێر بن هەر هەمووتان سپاسان دەکەم بۆ بینینی سەرجەم ڤیدیۆیەکانم بۆی تکایە لایک و سابسکرایب لە بیر نەکەی بایەکسە دەست بە هەواڵەکانی ئەوڕۆمان بکەین یەکەم هەواڵی جەست بکەم بێگومان گەورەترین هەواڵی هەفتەی ڕابردوو ئاشکراکردنی زنجیرە تەلەڤیزیۆنی لاست ئۆف ئەسە وەروەها دوو ئەکتەرەکەی تری سەرەکی زنجیرەکە دەبێت کە یەکەکیان ڕۆڵی ئێلی دەجێڕی وەکو کارکتەر بۆ یەکەکیان ڕۆڵی جۆڵ دەجێڕی وەکو کارکتەر هەردووچیان لەبنە ڕۆڵی سەرەکی ستودیۆ HBO لەگەڵ پلەیستیشن لەگەڵ تیمێک سۆنی ئاشکرایان کردکەوە بە شێوەیەکی فەرمی ئێستا پێدرۆ پاسکال کە لە زنجیرەی ماندەلۆریان و گەیم ئۆف ترۆنز ئاوبانگێکی گەوری هەیە لە فیلمە نوێیەکی وەندەر وومنیش بەشدارە پێدرۆ پاسکال ڕۆڵی جۆڵ دەجێڕی کە لەو ئەکتەرانەی من زۆر بە دڵمەوە کۆڵبژاردین بۆ کارکتەری جۆڵی چونکە ئەکتەرێکی باشە بە تایبەتی پێم وایە لە بواری موشن واتە نیشاندانی هەست و خەم لەوانەیە ئەکتەرێکی زۆر باش بی کێشەیەکی گەورە لە سۆشڵ میدیای دروست بۆ لەسەر ئەو خانمە ئەکتەری کە ڕۆڵی ئێلی دەجێڕی کە خانمە ئەکتەر بێلە ڕامزی ڕۆڵەکەی دەجێڕی ئەویش لە زنجیرەی گیم ئۆف ترۆنز ڕۆڵێکی باشی هەبوو ڕۆڵێکی گەوری هەبوو ڕۆڵی یەکێک لە خانەوادەی نۆرمانسی دەجێڕیکەوە یەک لە زەبەلە گەورەکان لە زنجیرە گیم ئۆف ترۆنز لەناو دەبا خانمە ئەکتەرێکی باڵا کورتی ناوازەیە بەڕاستی لە گیم ئۆف ترۆنز زۆر نازدە پێم وایە شەرت نییە لەو زنجیرە تەلەڤیزیۆنی شێوەیان بە شێوەی کارکتەرەکانی ڤیدیۆ گەیمەکەی بچی شەرنی پێوە بچی بڕای من هەردوو ئەکتەر هەم پێدرۆ پاسکال و هەم بێلە ڕامزیش گونجاون لە بۆ ڕۆڵەکانیان وەکو جۆڵ وەکو ئێلی پێم وایە چیرۆکەکەشیان سەرنجڕاکێش دەبین و تاوە کەسە نازانین بێگومان زنجیرەکەی بڵاو دەکرێتەوە بەڵام نەزانین کەوارە لایەن HBO دروست دەکرێت لە HBO Max بڵاو دەکرێتەوە دەنگۆیەکی پێشبینی دەکرێت کە لە ناوەڕاستی 2022 زنجیرەکە بڵاو بکرێتەوە دڵخۆشی بۆ هاڵە یاخودنا من زۆر دڵخۆشم ئێوە بۆ چونتان سێ لەسەر هەڵبژاردننی هەردوو ئەکتەر و خان ماکتەرەکە لە ڕۆڵی ئێلی و جۆڵ لە کۆمنت بۆ چوونی خۆتان بنووسن هەواڵێکی گەورە بڵاو بۆ سوشل میدیای خۆشمان لە کوردستانی زۆربەی یوتیوبەرەکانیش باسییان کرد وەروەها لە سوشل میدیا لە فەیسبووکیش دەنگدانەوەی گەورە دروست کرد ئەویش دیاری 6 days in Fallujah بە فەرمی ئەو جارە بڵاو دەکرێتەوە کە پێشتر لە چەند ساڵ ڕابردوو یاریەکە ئاشکراکرا دێمۆیەکی یاخۆت چۆن دەڵی ترێلەرێکی سینەماییان لێ بڵاو کردو بەڵام یاریەکە کانسڵ کراوە بەهۆی ئەو مشتومڕە گەوری کە لەسەری پەیدا بوو دیاری 6 days in Fallujah یاخۆ 6 ڕۆژ لە فەلوجە باسی تاقمێکی ئەمریکی دەکە دێرە ناو شاری فەلوجە لە ساڵی 2004 بزەبت لە مانجی یازی 2004 کاتێک کە ڕێکخراوی تیرۆریستی ئەلقاعیدا هەندێکی لە ناو شاری فەلوجە ماون دیانەوە لە ناویان بن جا ئەو یاریە بۆچی کانسڵ کرێکاتی خۆی لەبەرەوەی کانسڵ کرێکەوە حکوومەتی عێراقی ناڕزایەتی خۆی دەربڕیوتی نامانەوە بە هیچ شێوازەکەەوە باسی ئەو شەڕە بکرێت لەبەرەوەی بخوانزانین ئەوان لە عێراق دەژین مەسەن ئەمە کە لە عێراق دەژین یاخود لە کوردستان دەژین دەزانینکەوە سونە شیعە ئێران تووچیا ئەمریکا زۆر یاریکەری گەورە هەیە لەو ناوچەی کە نایانەوە بە خراپە باز بکرێن وەروە حکوومەتی عێراقی ئەو کاتی ڕاگەیان بکەوانە بە هیچ شێوازە قبوڵیانی هاوڵاتی عێراقی پیشان بدرێت کاتێک کە دەمرن یاخود بەرتەقینەوە دەکەون یان گولیان بەردەکەوێت بۆیش یاریەکە کانسڵ کراوە بەڵام ئێستا موافقەی حکوومەتی عێراقی نازانم کووەگرتیا مافەقەیان وەگرتێت چکە لە ڤیدیۆ گەیم لە سینەما لە هەر شوێنێک ئەگەبێت و باسی شوێنێک بکەیت ناوی شوێنەکەش بەکاربێنی دەبێت ڕێگە پێدان وەربگری بۆ منە یاریەکانی کاڵ ئۆف دیوتی هەموو کاتێک بەخراپە باسی رووسیای دەکا بەڵام ناوی شارەکان ناوی کارکتەرەکان وەکو خۆیان بەکار ناینن دەکەنە خەیاڵی بۆ نمونە یاری کاڵ ئۆف دیوتی مۆدرن وارفەر کاتێکە باسی سووریا دەکا وەکو سووریا باسی ناکە کە باسی کورد دەکە وەکو کورد باسی ناکە زۆر شتەکان دەزانین کە باسی کوردستان دەکەوە شوێنە ڕۆژاوی کوردستانە بەڵام ناڵی ڕۆژاوی کوردستان لەبەرچە لەبەر خۆیان لە ڕێگە پێدانەکە دزیتەوە تاوەکو بە ساعتی خۆیان چڕۆکە باس بکەن یاری 6 days in Fallujah باسی چەند سەربازە ئەمریکی دەکات دیان دێنە ئەو شوێن دێنە ناو شاری فەلوجەی لە مانجی 2004 شوێنەکە پاک دەکەنەوە چەندین تیرۆریستی ڕێکخراوی قاعدە لە ناو دەبن یاریەکە سەرنجڕاکێش دیارە ئەو ترێلەری کاتی خۆی بڵاوکرێتەوە هیچ لە گەیم پلەیەکەی نازانی چۆن دەبی چۆن ناویت ئەو ترێلەری کاتی خۆی بڵاوکرێتەوە هەر سینەماییە واتە مۆدێڵی 3D مۆدێڵی کارکتەرەکان بەو شێوازە ناوم بێگومان لەناو گەیم پلەی بێگومانم لەوەی کە یاریشی نازدار دەدەچی ئەگەر بێت و سوود لە توانەکانی کۆنسۆڵی نوێ وەربگرن تا ئێستا نازانین ئەو یاریە لە بۆ چ کۆنسۆڵەکیش بڵاو دەکرێتەوە لە بۆ پلێ دێ لە پلێ 5 Xbox One دێ یاخود تەنیا Xbox Series و بێگومان لە بۆ PC ژنەوانەیە 100% بڵاو بکرێتەوە من ڕێنگە بزانم من زۆر خۆشحاڵم بە دروستبوونی ئەو یاری و حەز دەکەم ئەو یاریانە بکەمکەوە تۆزێک لە ناوچەی خۆمان نزیکە چیرۆکەکەیان توانین هاوبەشی پێ بکەین بۆ منە
دەزانینکەوە لە فەلوجەسی ڕوویدا لە عێراقچی ڕوویدا حەز دەکەم یاریش لە بابەتە بکەم ئێوە دەیکەن یاخود نایکەن لە کۆمنت بۆ چوونی خۆتان بنووسن لە ئەخیرن سۆنی وتی کاکە دەزانم حەستان لێیە فەرمونون ئەوەش بەرواری دەچوون یاری ڕاچێت ئەند کلانک ئاشکراکرا یاری ڕاچێت ئەند کلانک بە فەرمی لە مانجی 6 لە 11/6 لەسەر پلیستیشن 5 بە فەرمی بڵاو دەکرێتەوە یاری ڕاچێت ئەند کلانک ئەگەر بێت و یاریەکانی ڕاچێت ئەند کلانک کردوی لەسەر پلیستیشن 2 دەزانیکەوە یاری چەندە نازدارن چەندە ناوازەنە یاریی چۆن دڵی جیهانی کراوەیە بەڵام بە شێوەیەکی ئەنیمەیشنی کارتونیە بەڵام سەرنجڕاکێشە و مشنەکانی چیرۆکەشی زۆر خۆشە وەرەسە پلیستیشن 4 ئەو یاریە برای ڕاچێت ئەند کلانک دووبارە ڕیمەی کرایەوە دووبارە دروست کرایەوە ئێستا ئەوە بەشێکی نوێی یاریەکە دەبێت بەڵام ئەو جارە تەنیا لە بۆ پلیستیشن 5 بڵاو دەکرێتەوە لە سۆبەتان بڵێن ژیر لۆچن لە تەنیا لەسەر پلیستیشن 5 بڵاو دەکرێت لە بۆ پلیستیشن 4 نایە یەکەمیان لەبەرەوەی تازە پلیستیشن 5 بڵاو کاتەوە هیچ یاریێکی نوێمان نییە تایوە پلیستیشن 5 ڕاستە دیمن سۆزمان هەیە گاتفۆڵمان هەیە بەڵام دیمن سۆز ریمیکە گاتفۆڵیش لە بە پیسیش بەدەستە بەڵام وەکو یاریێکی تایبەت لەسەر پلیستیشن 5 تەنیا تاوەکو ئێستا دوو یاری هەیە یەک هیچیان بڵاو نەکرێنەوە یەکەیان ریتۆرناڵە کە هێشتا مای بڵاو بکرێتە لە مانجی 4 وەروە یاری ڕاچێت ئەند کلانک دەبێت یاری ڕاچێت ئەند کلانک سوود دەتوانەکانی پلیستیشن 5 وەردەگریت لە خێرا لۆتکردنی یاریەکە بەهۆی بەکارهێنانی SSD خێرایەکی وەروەها ستودیۆ ئینسۆمنیاک ڕایگەیاندکەوە سوود لە توانەکانی دوال سنسی وەردەگرن کۆنتڕۆڵەکەی پلیستیشن 5 وەردەگرن لە چۆنێتی داگرتنی هەزە و چۆنێتی کارکردنی هەزە سوودێکی گەورەی وەردەگرن وە کواڵیتی یاریەکەش دەتە 4K پاس فریم بە شێوەی داینامیک یاخود 4K سی فریم بە شێوەی کواڵەت دەتوانانی هەڵبژێری یاریی سەرنجڕاکێش دەبێت بێگومان ژیری براتان 100% یاریەکە دەکاتن چکە زۆر عاشقی یاری ڕاچێت ئەند کلانکم نازانم چی لە ئێوە حەز لە یاری ڕاچێت ئەند کلانک دەکات لە کۆمنت دەمێ بیدۆزمەوە هەواڵەکی یەکجار خۆشم هەیە لەسەر یاری باتڵفیلدی نوێ کە زۆرمان دەڵێن باتڵفیلد 6 بەڵام هێشتا بە فەرمی نازانین ناوی باتڵفیلد 6 یاخود ناوەکەی دەگۆڕدرێ زۆر خەڵکی دەڵێن تەنیا باتڵفیلد دەبی دووبارە دەست پێ دەکەنەوە هەواڵەکەشمان زۆر خۆشحاڵم بۆ هەواڵی ئەویژەوەیەکەوە یاری باتڵفیلدی نوێ لەلایەن ستودیۆی دایس LA بەرهەمدێنە دایسی سویدیەکە هەرچەندە دایس LA هەر سەر بە دایسی سویدیە دایس کە یاریەکانی باتڵفیلد 3 و 4 و 1 و باتڵفیلد 5 بەرەمێنە ستودیۆیەکی ناوازەنە کاربەندی زۆر باشیان هەیە بەڵام کێشەیەکیان هەیە کەەوە کێشەکەیان بریتە لەوەیەوە ئەجەندای خۆیان زۆر دەخەنە ناوی فرێمەنسی دەخەنە ناوی گرنگیشدان بە کارکتری ئافرەت لە چاو پیاوەکەی زیاتر گەورە دەکەن ئەو شتانیان هەیە بۆیەش زۆر خەڵک لە باتڵفیلد 5 ڕازی نەبوو و کاردانەوەیکی یەکزار نێگاتیڤ لەسەر باتڵفیلد 5 دروست بوو کاتێکە بڵاو کرا بۆیش ئەو یاریە سەرکەوتنەوە بۆ شێوازی کە یاریەکانی باتڵفیلد پێش سەرکەوتون بوون لە باتڵفیلد 1 یەکجار سەرکەوتوو بەڵام باتڵفیلد 5 بە شکست خواردو داناندرێت لە هەموو جیهان بەڵام بە یاری سەرکەوتوش داناندرێت لە ژمارەی زۆری نەفرۆشاوە کێشەی گەورەی زۆری هەبوو بۆیە EA بڕیاری دایەکەوە ستودیۆی دایس LA یاریەکە بەرهەم بێنن کە لە ئەمریکانەوە لە شار لۆس ئانجلسن لە کالیفۆرنیانە ستافێکی تاو ئەمریکیان هەیە پێشتر بابێتان بڵێم ستودیۆی دایس LA لەبەرچە من زۆر دڵخۆشم لەبەرەوە ستودیۆی دایس LA کاتی خۆی و ئێستاش سەرجەم DLC-ەکانی باتڵفیلد 4 سەرجەم DLC-ەکانی باتڵفیلد 1 و سەرجەم DLC-ەکانی یاری باتڵفیلد 5 ئەوان بەرهەمیانە ئەگەر تو کەسێکی وەکو من عاشقی یاریەکانی باتڵفیلدی دەزانی کەوا DLC-ەکانی باتڵفیلدی زۆر لە یاریەکەی خۆشترن بۆ نمونە باتڵفیلد 1 چەند نەخشەیەکی ئایکۆنی تێدایە کە هەرگیز دەبیراکرێت بەڵام DLC-ەکانی جوانترن باشترن و گیمەرێکی زۆر زیاتریش حەزی لە DLC-ەکانە نەخشەی DLC-ەکانە بەستمان و لە باتڵفیلد 5 ئەو کاتێک DLC نوێیەکان بڵاو کرا بۆ نمونە پەسیفیک ئۆشن کاتێکە ئەوەی ژاپۆنیەکە و چەندین جەنگڵەکە ئەو شوێنانە کە زیاد دەکرێن هەموو LA بەرهەمهێنە نەک دایسی سەرەکی لە سوید بۆیە گەیمەرێکی یەکجار زۆر دڵخۆشم کەوا دایس LA ئەو جارە یەکەم جاریتیان یاریێکی تەواوی باتڵفیلد یاخود هەر یاریەک بە تەواوی بەرهەم دێنن پێشتر تەنیا سەپۆرتینگ ڕۆڵ بوون واتە پاڵپشتی ستودیۆکانی EA دەکرد لە بۆ یاریەکان بۆ نمونە لە ئایپێکسی بابەتی نوێیان لە بۆ ئایپێکسی دروست دەکرد بەڵام یاریەکان دروست نەدەکرد بابەتی نوێیان لە بۆ یاریەکانی باتڵفیلد دروست دەکرد بەڵام ئەو جارە یاریەکە بە تەواوی لەژێر دەستیوانە و هیوام یەکجار بەرزە کەوا یاریی ناوازەی باتڵفیلد بی باسی زەنجی مۆدرن کاتن ئینشاءالله لە کۆتایی ئەو ساڵ بڵاو دەکرێتەوە 100% یاریەکە لە بۆ پلیستیشن 4 و پلیستیشن 5 دێ لە بۆ Xbox One و Xbox Series دێ هەموو Xboxەکان هەموو پلیستیشنەکان ئەو بە شێو لە شێوەکان بەشەیەکی نافەرمی تقریبا ئاشکرا کرا لە مانجی 4 تریلەری یاریەکە ئینشاءالله دەبین و من بێگومان ریاکشن دەکەم بۆیە تکای ئەزەنگۆڵە داگرن دەتەقمەوە کاتی لەوەیەکی دەبێت کێک کە حەزی لە باتڵفیلدی و چاوەڕێ با لە کۆمنت بۆ چوونی خۆی بنووسی دەستی پلیستیشن 5 کێشەیەکی لە دروست بووە لەلایەن چەند کەسێک لە هەموو جیهان تقریبا چەند وڵاتێکی جیاوازی جیهان کێشەکە ریپۆرت کرا لە سۆنی و تەنانەت لە ئەمریکای درایتە دادگاش ئەویش کێشەی ستیکەکان دریفت دەکات واتە کاتێک تۆ کۆنتڕۆلی پلیستیشن 5 بەکاردێنی دەستکەکە دانایە دەستکاری هیچ ناکەی لەو گۆڕی گێڕەکەی ئیش دەکات ئەو پێی دەوترێت دریفت جا بەخۆی حاڵە و کارەساتەکە بێت لەو گۆڕی کۆنتڕۆلەکە لە دوای 3 مانگ 4 مانجی ئەو کاری بەسەر بێ کەواتە کۆنتڕۆلەکە زۆر
زۆر باش نییە من پلیستیشن 5 هەیە هەم ڕۆژیشم پێکردیە تاوەکەستا منەوە کێشەم نەبووە بەڵام زۆر خەڵک لە دنیای کێشیان هەبووە بۆیە کۆمپانیای سۆنی لە دادگایە تاوەکو کێشەیە چارەسەر بکە ئایا کێشەکە تەنیا لە چەندانە دەستکەی پلیستیشن 5 هەیە یاخود شێوەیەکی عامە تاوەکوسە دیار نییە وەروە Xbox سیریەسیش چەند کێشەیەکی هەیە بۆ منە زۆر کەس دەڵێن Xbox سیریەسیان هەیە لە ئینتەرنێتەوە دایانە ئەوش درایتە دادگای کەوا دەڵێن Xbox سیریەس لەو گۆڕە یاریەکان لۆگاوت دەکات ئەکاونتی لۆگاوت دەکات یاریەکان دیسیبل دەکات یاخود دەکوژێتەوە پێدەبتەوە ئەو کێشانە سەرەتای دەرچوونی هەموو کۆنسۆڵ کێشانە هەردەبی ئەگەر کێشەکە گەورەبی دەچتە دادگای و دەبی غرامە بدەن و دەبی پارەی و خەڵکش بدەنەوە ئەوڵاتی یەکجار ناوازەشم هەیە لەسەر یاری Call of Duty 2021 کە بڕیارە ئەو ساڵ یاری Call of Duty نوێ بڵاو بکرێتەوە Call of Duty نوێ لە هەفتەی ڕابردوو باسم کرد کەوە لەوانەیە ستودیۆ Infinity Ward یاریەکە بەرهەمبێرن کە پێشتر یاری Call of Duty Modern Warfare نوێیان بەرهەمێنە بەڵام ئەو دەنگۆیە تقریبا نزم بۆ ئەسە دەنگویەکی گەورەتر هەیە تەنانەت دەنگۆ نمایە ئەستا بە شێوەیەکی بەشێ لە شێوەکان فەرمیە کە ستودیۆی Sledgehammer بەرهەمێنەری یاری Call of Duty World War 2 ئەو جارە یاری Call of Duty 2021 بەرهەم دەینی زۆر دڵخۆشم ئەگەر بێت و یاریەک بەرهەم بێنن چیرۆکی جیاواز چونکە بەڕاستی Cold War بەو شێوازە چیرۆکی بەو شێوازە نەبوو وەک مەڵتیپلەیەرەکەشی هەموو خەڵک دەڵێن باش نییە بێتامیشە گەلک بە Modern Warfare دەچی Activision پێویستە ئەو جارە جیاوازێکی گەورە لە نێوان Call of Duty بکە بۆ منە Call of Duty World War 2 زۆر خەڵک مەسەلەن عاشقی یاریەکە نەبوون بەڵام یاریێکی تەواو جیاواز بوو لە یاریەکانی Black Ops Modern Warfare زۆر جیاوازتر بوو لە World War 2 Black Ops نوێیەکە لەگە Black Ops Cold War Black Ops 4 و Black Ops Cold War و Modern Warfare مۆدی ئۆنلاینیان تقریبا زۆر بەیەکتر دەچی بۆیە خەڵکەکی زۆریش لێ ناڕازینە یوان بەرزە Sledgehammer ئەو جارە کارێکی باش بکە Call of Duty نوێیان پێ برێم بەڵام تاوەکەستە نازانین باسی زەمانێک دەکات باسی مۆدرنە داهاتووە ڕابردووە هیچ زانیاریمانە ئەگەر زانیاری بێ بێگومان لەوەی لە بەرنامە سفرەکژیری باس دەکەین زۆربەتان چاوەڕوانی یاری Hellblade 2 ناکە بەو جارە بە ناوی سانیوەز ساگا Hellblade 2 زۆربەتان چاوەڕوانی و یارەنا سکرین شۆتێکی نوێ لە ناو یاریەکەی بڵاو کرایەوە کەوا باسی لایتینگ دەکات لە ناو یاریەوە تا ڕووناچی لەو یاری ئەو جارە زۆر ناوازەتر دەبی و سوود توانەکانی Xbox Series X وەردەگری هەرچەندە تاوەکوێستا نازانین ئایا ئەو یاری لەبەو کۆنسۆلی ڕابردوو هەردێتن چکە سەردا وتیان دێ بەڵام دواتر گوتیان نایە ئێستا نازانین دێ لە بە کۆنسۆلی Xbox One یان تەنیا Xbox Series بە فەرمی هێشتا بزەبە دیار نییە بەڵام هەستەکەم هەیە کەەوە Microsoft دەیەوێت next generation بی لەبەرەوەی ئەو یاریەکە بێت و ئەو وێنەی کە بڵاو کرێتەوە گەیمپڵی یاریەکە بیواتە دیمەنی ڤیدیۆیی نەبی گەیمپڵەیەکەی بی پێویستی بە هێز و توانایەکی یەکجار زۆرە پێم وابی تەنیا Xbox Series X دەتوانی ئەو ڕێزەلوشنە بە 4K بە شێوەیەکی ناوازە 60 فریم پەخش بکەگەنە Xbox Series S هیچ ئەوڕ ناکەم بتوانانی زۆر بە ناوازەی ئەو شێواز لایتینگە پەخش بکە تاوەکەستە نازان یاریەکەی بڵاو دەکرێتەوە بەڵام پێشبینی دەکرێت لە کۆتایی ئەو ساڵ یاری Hellblade 2 بڵاو بکرێتەوە ستودیۆ CD Projekt Red ڕاگەیان کەوا کۆمپانیەکان هاکران لەبەرەوەی زۆر خەڵک دەڵێن لۆ یاریەکە چاک ناکەنەوە هەندێک هاکەر هاتن ستودیۆ CD Projekt Rediان هاکرد و بەیسکۆد یاری بەیسکۆد یاری Cyberpunk 2077 Witcher 3 ئەو کۆدە کە دزرایەت چییە زۆر خەڵک لەوانەیە نەزانێ ئەو کۆدانە بەیسکۆدانە چنە بەیسکۆد واتە تۆ فایلێک دەبەی سەرجەم معلوماتەکانە سە بەرهمێنانی ئەو یاری تێدایە بۆ ناو کۆدە ئێستا لە ناو دارگوێبی ئەو شوێنێکە قەدەغەیە بێکمان دارگوێ شوێنێک قەدەغەی لە ئینتەرنێت لەوێ دەفرۆشتێتەوە ئالگۆری پێوە دەکرد لەبەر لەبەرەوەی ئەگە کەسێک دەستی بەو کۆدانە بگە ئەگە بتانی بیشتێنی کۆدەکان و فایلی تێکستەکان بخوێنێتەوە دەزانی کەوا یاریەکە بەڕاستی چەند ساعت بووە کەم کرایەوە لە بۆ چەند ساعت و چەند کاراکتەری تێدا بۆ کاراکتەرێک لادرایە کێشەکانی یاریەکە دەتوان لێ بدۆزنەوەکەوە هۆکارچی ئەو یاریە بەو شێوازە و هاوهایە واتە سڕی وەروە نهێنیەکانی ستودیۆ CD Projekt Red لەسەر یاری Cyberpunk 2077 و Witcher 3 ئاشکرا دەکەن ئەم دەنەزانکەوە ژیر ئێستا حەزی لە یاری ماینکرافتە بۆیە هەواڵی ماینکرافتمان دەبی ئینشاڵڵا مافتا ئەپدێتێکی نوێ یاری ماینکرافت خەریکە وادەیە کەوا چەند ئەشکەوتێک زیاد دەکە لەناو ئەشکەوتانە دەتوانی پەنیری بدۆزیەوە لەگەر سپەگێری یاخود سپاگۆتی ئەو دووشتە لەگەڵ چیسی یاخود پەنیری تێکی سەیرە لە ناو یاری ماینکرافت هەبی بەڵام ستودیۆ بەرەمێنەر یاری ماینکرافت ڕاگەیان کارە چەند هەفتەی داهاتوو یاخود چەند مانجی داهاتوو ئەپدێتە بە فەرمی بەردەست دەکەن ئەپدێتێکی گەورە دەکەن ناو دنیا ماینکرافتی بەتایبەتی لە ژێرزەوی لە ناو ئەشکەوتەکان ئەو دوو مادەیە زیاد دەکەن خەڵکی دەتوانین لە ڕێگەی ماینینگەوە بتوانم بیان دۆزنەوە هەواڵەکی دیکەم هەیە لەسەر ماینکرافتی بەڵام لەسەر ماینکرافت دەنجنسی کە یاریەکی دیکەی ماینکرافتە ئەستا یاریەکە زۆر سەرکەوتووە ملیۆنان کۆپی لێفرۆشە و هەشتا لە سەدی ئەو کەسانی کەوا یاریەکە دەکەن لە ڕێگەی گەیم پاسەوە دەیکەن وەروە بە شێوەی کۆچ کۆواب دەکەنەوەتە بە شێوەی دوو کەسی دەکەن کە ژمارەیەکی یەکجار زۆرە بە شێوەی کۆواب یاری دەکەواتە بە شێوەی ئەوەی کە من و تۆ بێکەوە دوو هاوڕێ یاریەکە بە ئۆنلاین ئەنجام دەن کە ژمارەیەکی یەکجار گەوریە ماینکرافت دەنجنس من ماینکرافت دەنجنسم کردو بەڵام پێ بەنگۆم نەوتێک کردومە باسم نەکردێ بەڵام ماینکرافت دەنجنسم لەسەر پیسی کردی یاریێکی خراپ نییە یاریێکی خۆشە بەڵام وە بزانم ماینکرافتی کۆنەکە ماینکرافتی ئاسایی
پێم وابی تا وچێژی زیاتر لە ماینکرافت دەنجنسی یارێکی نوێ بڵاوکرێتەوە لە ستیمی یاخود لە کۆمپیوتەری لەناو فرۆژگای ستیمی بەناوی ڤالهایم یاریەکە لە ماوەی 1 هەفتە 1 بلیۆن کۆپی لێ فرۆشرا بەڵێن یەکە لە باشترین یاریەکان و نوێترین یاریەکان هەم کەسێک پێویستە بیکە یاریەکە ڤالهایم باسی دەکات ڤالهایم باسی نۆرز مەثۆلۆجی دەکات باسی ڤالهامی دەکات کەواتە نۆرز مەثۆلۆجیە باسی چەند ڤالکرێشی دەکات تۆ وەکو پلێر یاریەکە دەتخەنە ناو شوێنی ڤالهایم لەو شوێنەش تۆ دەبی دژیان ببینێنەوە دەبی چ بکەیت دەبی داری ببڕی خۆراکی کۆکیەوە خانوو دروست بکەی وەکو ماینکرافت وەکو سەرڤایڤەڵە دەبی بەردەوام درڕندەکان و ناو بەی شت بدۆزیەوە یاری سەرنجاکەش دیارە بەڵام بە شێوەی کۆواب دەڵێن بیکە یاخود بە شێوەی ئۆنلاین لەگەڵ هاوڕێیان بکەی ئاسانتر دەبی یارێکی 1 ملیۆن کۆپی لە فرۆشرا لە ماوەی 1 هەفتەیە کە ژمارەیەکی پێوانەیە لە بۆ یاریەکی نوێ کە تازە بڵاوکرێتەوە بە شێوەی ئێرلی ئاکسس شێتە یاریەکەش تا بەردەست نیوە تەواوەتی وەتە بڵاو ناکرێتەوە تەنیا ئێرلی ئاکسە بە شێوەی تاقیکاریە نرخیشی $20 هەر کەسێک دەوێت ئەنجامی بدات تەنیا لەسەر پیسیش بەردەستە لەسەر ستیم یوبیسۆفت بە فەرمی ڕاگەیاندکەوە ئەساسنز کرید ڤالهاڵا زۆر سەرکەوتووتر لە یاری ئەساسنز کرید ئۆدەسی تەنانەت دەڵێن ئەو دیڵسیانەی کە دێ زۆر سەرنجا چێشتر دەبی لە دیڵسەکانی یاری ئەساسنز کرید ئۆدەسی کە زۆر خەڵک کێشەیان لەگەڵ یاری ئەساسنز کرید ئۆدەسیە بۆکو دیڵسەکان چەند دیڵسەکانی ئۆدەسی زۆر بەدڵە هەن هەم کاتێک دیڵسەکانی یوبیسۆفتن پێخۆشتر لە چڕۆکی یاریەکەیان ئەم کاتێک من وادەڵم بەڵام ئەساسنز کرید ڤالهاڵا خەڵکێکی زۆر نەیکردی لە کوردستان من پێتان دەڵێم کە یاریێکی زۆر نازدارە من یاریەکەم من نزیکەی 6 ساعتێک یاریەکەم کرد تقریبان زۆر چڕۆکەم تەواو کرد یاشی ناوازەیە حەز دەکەم ئێستا دیڵسەکان بێ دیڵسەکانی ئەنجامدا هەواڵێکیشم هەیە لەسەر یاری گادۆڤواری هەرچەندە هەواڵ نییە تەنیا بیردۆزەیەکی جوانە لە ئینتەرنێت خوێنمەوە هەتا ستۆریەکی جوانە دەبێن ئاگدار بن کە میشە شتم کاشتێک دەخوێنمەوە پێتان دەڵێم بێگومان پێشبینیەکی گەورە هەیە لە ماپەی ڕێدەست خوێنمەوە دەڵێن یاری گادۆڤوار ڕاگنڕاک یاخود و گادۆڤواری نوێی ئەو ساڵ کە دێ بڕیارە چەند زام تاخیر دەبێت ساڵچکە بەڵام ئەو یاری کە بڕیارە ئەو ساڵ بێ ڕاگنڕاک بۆسفایتی زۆری تێدا دەبی وەکو یاری گادۆڤوار 3 دەبێت دەزانین کەوا گادۆڤوار یەک بۆسفایتی کەم بوو بۆسفایتی زۆرە ینی کارکتەری زۆر بەڵام بۆسفایت وەکو برەی خۆیەکانە ناو بەی ژمارەیان کەمە گادۆڤوار 2 بۆسفایت تێدایە بەڵام لە ناوردنی خۆیەکان تۆزە کەم بوو بەڵام سێ کاملی بۆسفایتی ئەوتە بۆسفایتێکی خۆیش نادەبێت خۆیش کەستەخفرڵە خۆیش ئەستەفرلەشنیە بەڵام کە معنەوە نارین ئەموو پاشایەکان و ناو دەبین بۆسفایتی زۆرە گادۆڤواری 2010 گادۆڤوار ئەسێنشنیش بۆ شێوازە نەبوو لە ڕووی بۆسفایتی دەڵێ ماگەنیاریەکە خۆشە گادۆڤواری 2010 یەک بۆسفایتمان هەبوو ڕاستێکی یەک بۆسفایتی گەورەمان هەبوو ئەویش بوو باڵدور بوو ناویست ئەوە کوڕی ئۆدنی یەک بۆسفایتمانە بەڵام ئەو جارە دەڵێن بۆسفایتی گەورە و زەبەلاحمان زۆر دەبیتن بۆ نمونە کوڕەکانی ثۆری کە لەوەی یاریەکەی ڕابردوو کردمان ئەو بۆسفایتی گەورەنینە بەڵکو وەکو ثۆر بۆسفایتە ئۆدن بۆسفایتە و تەنانەت جگە لە ئۆدن و ثۆری زۆر خەڵک دەڵێن کامیۆیەکی گەورەی تێدایە ئەو کامیۆیە چییە واتە کامیواتە چواتە کارکتەرێک کە پێشتر ناودنیای گادۆڤواری هەیە ئەو جارە خۆی نیشانداتەوە شەڕ لەگەڵ دەکەی بەڵام چێە نازانین پێم وایە زیوز نییە لەبەرەوەی زیوز لە گادۆڤواری ڕابردوو بە شێ لە شێوەکان نێر ڕوحەکان شاندرا من بۆ چوونێکم هەیە بەڵام لەو ڤیددیۆی باسی ناکەم پێتان دەڵێن لە ڤیددیۆی شتیکە ئینشاڵڵا چێە بیردۆزەیەکم هەیە کەەوە چێ لەوانەیە بگەڕێت وەگەر حەز دەکەن و زۆر ڤیددیۆی دروستکەم کمنت بۆچنی خۆتان بنووس بەرەمێنەرانی یاری Resident Evil Village لە چاپێکەوتنێک ڕایانگەیاند و باسییان کرد کە چۆن کارکتەری لەیدی دیمستریکویان بەناو یاری Resident Evil Village دروست کردیەوە چۆن سەرچاویان لە چی وەگرتوتەوە ئەو کارکتەر دروست بکەن سەرەتای مقابلەکەی دەڵێن کەوا زۆر خۆشحاڵن کەوا گەیمەرانی هەموو جیهان لە هەموو دنیای کاردانەوێکی زۆر پۆزتیف و باشیان هەبوو بەرامبەر کارکتەری لەیدی دیمستریک و تەنانەت لە چاپێکەوتنەکە دەڵێن زۆر دەترسان لەوەی کەوا گەیمەران کەیفیان بەو کارکتەرێنێ یاخود هەر باسی نەکەن بەڵام پێچەوانەوە گەیمەر زۆر خۆشیان ویستێتەنە پێیان سەیرەکەوا گەیمەران پێیان ئەو کارکتەریان خۆش دەبێت چونکە دەڵێن ئەو کارکتەریش ترسناکە وەک گەورەترین خراپەکاری یاریەکەیە مەسەن وەکو مستەر نێمەسیسە کارکتەری نێمەسیس لە ناو یاری Resident Evil 3 کارکتەرێکی خراپە و زەبەلاحی گەورەی ئەو یاریە دەبیتن باڵاشی زۆر بەرزە نزیکەی 3 مترە هۆکارەکە چیە دەڵێن ئەوان کاتێکە بیریان لێ کردەوە ویستیان خراپەکارێکی نوێ بخەن ناو دنیای Resident Evil تاوەکو ئێستا ڤامپایریان دنیا Resident Evil نەناساندیە هەستیان کردی ڤامپایر ئەو جارە گونجاوە لە بۆ چڕۆکی یاریەکەی وێش قەڵایەکی گەوریان دروست کرێت چوەگەر ئەگەر تو زانیاری تەبی لەسەر دنیای ڤامپایرەکان خوێن مژەکان کە زان زۆربەی کات لە قەڵایەکان دەژین و دەڵێ ئەو خانمە مێژوویشی دوردرێژی هەیە من هەموو مێژوەکان هێشتا نەنووسیوەتەوە دروستیان نەکردێ بەڵام مێژوویش دوردرێژی هەیە کۆنێکشن دروست دەکەن لە بینی ئەو کارکتەرە و دنیا Resident Evil کە من بیرۆکیەکم هەیە خود بیردۆزەیەکم هەیە ئینشاڵڵا لە ڤیددیۆیەک زیاتر باس دەکەم من پێم وایە کاپکۆم بەنیازە Resident Evil 1 ریمیک کاتەوە Resident Evil 2 3 کۆنێکشنێکیان تەواو لەگەڵ یەکتریە Resident Evil 4 ریمیک دەکەنەوە کۆنێکشنی دروست دەکەن پەیوەندی دروست دەکەن نێوان Resident Evil 1 و 2 3 و 4 وەکو یەکەم 5 و 6 بێگومان لەوەی ریمیک دەکاتەوە کۆنێکشنەکە بەردەوام بی 7 و 8 زۆر لە یەکتریەوە نزیکن چیرۆکیان یاخود تاواکەر یەکن
بە بڕای من کاپکۆم بەنیازی شتێکی لەو بابەتەیەکەوە وەلەی دیمیستری کوژ لەوانەیە بەکاربیێننکەوە سەرجەم یاریەکان ریزنیڤلی پەیوەندیەکەیان بێکەوە ببەستنەوە بە یەک چیرۆکی بەردەوام هەرچەندە هەر یەک چیرۆکی بەردەوامە بەڵام زۆر دیار نییە کۆنێکشنەکان بزەبل لەکوێ یاخود کارەکەەکان لە چ زەمانەکەن لە چ کاتەکەن پێم وابی بە تەمای شتێکی لەو بابەتەنە یوبیسۆفت بە فەرمی ڕاگەیان ئەو یاریە ستار وارزەی کە خەریکن دروستی دەکەن لەلایەن ئەو ستودیۆیە بەرهەم دێتن کە یاری دە دیڤیژنیان دروست کردی یاخود ئەو ئینجنەش بەکاردێنن کە یاری دیڤیژنی پێ دروست کرایەوەتە ئەو دنیای واتە ئەو گرافیکە دەبیتن کە یاری دیڤیژن دوی لۆنمە لەسەر کە گرافیکەی یەکجار ناوازە هەیە دیڤیژن دو یاریی زۆر ناوازەیە و یاری ستار وارز نوێیەکەش ئۆپن وۆڵد دەبین و هەر لەسەر ستار وارزی یاریی دیکەی ستار وارزیش لەژێر کارکردنەوە بڕیارە ئەو ساڵ بڵاو بکرێتەوە لەلایەن EA واتە لەلایەن ستودیۆی دایسی EA بەرهەم دێتن و بڵاو دەکرێت ئەو یاریە شوتەر دەبی دەنگۆیەکەوە یاری فۆڵ گایس لەگەڵ یاری فۆرتنایت بێکەوە ئیڤنتێکی هاوبەش ئەنجام بدەن هەرچەندە من پێم وایە ئەگەر بێت شتێکی وا بکەن لە قازانزی فۆڵ گایسی زیاتر لەوێ قازانزی فۆرتنایت بی لەبەرەوەی فۆڵ گایز یاریێک بوو کە زۆر بەسەری بڵاو بۆ لە هەموو جیهان خەڵکەکی یەکجار زۆر کردی دوای کەس نەیکرد یەکسەر هەموو خەڵک پێک و لێک کاتی وازیان لە یاریەکە هێنا ئێستا یاریەکە پێویستە بەڕاستی نوێ بکرێتەوە لەبەر گیمرێکی یەکجار زۆری لەدەستدایە بەپێی چارتەکان بی پێ ئەو لیستانە بی لە ئۆنلاین هەیە زۆر بەکەمی خەڵک یاری فۆڵ گایز ئەنجام دەدا ڕۆژانە بەڵام فۆرتنایت بێگومان فۆرتنایت یاریی زیندووە ئەگە بێت و ئەو شتە ڕازمی ئەو دەنگۆی هەبیکەوە ئیڤنتێک ئەنجام بدەن واتە هەردوو لە بێکەوە بتوان لەگەڵ یەکتری کرۆسۆڤەر بکەن یاخود کارکەری کرۆسۆڤەر لە بینی هەردووشیان دروست بکەن شتێکی باشە لە بۆ یاری فۆڵ گایز هاوڕێیان یاری لیتل نایتمێر 2 بڵاو کرایەوە ئێستا دەتوانانی لە ستۆر بیکڕی لە بازار بەردەستە یاری لیتل نایتمێر 2 لەسەر سەردەم کۆنسۆڵەکان و پیسی بەردەستە و ریڤی ئەو یاریەش بە شێوەیەکی زۆر باش و پۆزتیڤ هاتوتەوە زۆر ینی ئەو کەسانی کە ریڤی یاریەکان دەکەن دەڵێن یاریشی ناوازەیە زۆربیان 3.5 لە 5 یاخود 8 لەدا 9 لەدا ئەو یاری دەدەن دەڵێن یاریەکەکەوان هەرچەندە دەڵێن هێشتا ئەو یاریە سیرکردنی خۆشتر لە کردنی دەڵێن کردنی تۆزەگی زعاجە بەڵام سیرکردنی ئاسانتر و خۆشترە و یاریشی تقریبان ترسناکەچی زۆر فریرەرە زۆر توندە کارکتەری سەرنجڕاکێشتیدا دەڵێن ئارت دیزاینەکەی شێوازی دروستکردنی یاریەکە هوەرێکی زۆر ناوازەیە هەواڵەتشم هەیە لەسەر یاری GTA 5 بگمانەوە جێگەی سوپرایز نیە ئەو یاری توانی 140 میلیۆن کۆپی لێ بفرۆشتێ لە هەموو کەسانی کاڵ GTA کڕیوە چەند جارێک خۆم من سێ یاری GTA کڕێتەوە کەس لە ژیانم جا بەدیست کردم ئاخر جاگوتم بەسە بە ئۆنلاین بیکڕم یەک جار لە کۆڵم بتەوە ئەم جارە بەدیستی دەم کردم دایەکەچی دەمدا هاوڕێکی لەلام نەدەما ئێستا بجارە بە ئۆنلاین کڕیتم هەر کەسێک بێ برێژی GTA تێبم دێ دەرێم وەڵی بە ئۆنلاینیت بکەم چ لێ بکەم مردمانی جیتێتم دەبێ وەروە هەواڵەکی دیگەش مەسە GTA ئەوەیەکەوە ئۆنلاین زۆرترین گەیمەری ئۆنلاینی هەبووە لە 2020 کە جێگەی سوپرایزە لەبەرەوەی لە 2020 تۆنێک یاری ئۆنلاینی نوێ بڵاو کرایە بەڵام وەکو پلەیر کاونت واتە چەند گەیمەر لەناو یەک واتە چەند کەس لێک کاتدا لەناو یاریەکەی بووە هیچ یاریێک نزیک نەبیتەوە لە GTA 5 هەرچەندە ژمارەکە بزەبت ئاشکرا نەکرێ بەڵام دەڵێن GTA 5 زۆرترین گەیمەری ئۆنلاینی هەبوو لە یەک کاتدا لە ساڵی 2020 کە جێگەی سوپرایز نییە یاری پرینس ئۆف پێرژا دواخرا ڕیمێکەکەی دواخرا بەڵام من تاوەکو ئێستا یوبیسۆفت ناڵێکەکەی یاریەکە بڵاوش دەکرێتەوە ئەوەن دەمانزانیکەوە تویتێکیان بڵاو کردەوتیان کاکە یاریەکە دواخرێت لە بۆ کاتەشی نادیات لە ئاستی ئەو چاوەڕوانیە بن کەەوە ئەمە چاڕای دەکەم مەسەن ئەمن هیوام زۆر بەرزە پرنس ئۆف پێرژا بڕیارە یاری مارڤلز ئەڤێنجەرز لەو زوانە ڤێژنی پلەیستێشن 5 و Xbox سیریەسی لە بۆ بڵاو بکرێتەوە ئەگەر بێت و ڤیدیۆیەکەی مندان بینی من ڤیدیۆیەکم کردکەوە ئاکشن فیگەرەکانی کاپتن ئەمریکا و هۆڵک و چەکوشەکەی ثۆری کە لە ڤیدیۆیەکەی گوتم تەور داوێبرن دەکەم چەکوشەکەی ثۆری یاخود هامەرەکەی ثۆری بەشەویستانم قورگم کرد هەندی هەواڵتان و بخینەوە بۆی تکار دەکەم دوگمەی لایک دا بگرە سبسکرایب بکە هەموو جومعانیش یاخود شەموان هەر ڕۆژێک سەیری ڤیدیۆەکانی من دەکەی دەکەم سەیری ڤیدیۆ بەرنامەی سفرێک ژیری بکەیت لەبیر نەکەیت ئەم زۆر پێوەمان دەکەم بە بەرنامەی بە خاترینگۆ خۆم معلوماتەکەی هەموو دەزانم بەزەمی ئەنگۆ بزانن هۆشیار بنەوە ئینسانی ڕۆشن بیر بن و چێم زار مامۆستا بیرکاری دێگۆ مام زار مامۆستا بیرکاری من بەمی دەگۆ ژیر ئەگەر لە زادی بڕۆیەک پێ دوێ ئێکس توان چار کۆ نازان چ دەکات چەند ستەرەی دەی بخینێتە بزانم مامۆستا وڵی کەس بە زادی بەم نارێ ئێکس دوان دوو کۆ ئێکس دوان چار دەکات ئەو قسەیە کەس زادە قسامە تۆکە نەخێر بەس لەسەر زادەی خەڵک پێت دەرێ ئەرێ برام گادۆڤاری نوێ کەی بڵاو دەکرێتەوە ئەدەی بری گادۆڤاری نوێ ژیر پێی گوتیمە ئەو ساڵ زەحمەتە ساڵشکە ئینسان زیرێک دەبێت ڕێز خۆشەویستی قوڵ بکەن چاوتان ماز دەکەم یەکە بەیەکەتان ئێستا ئەنگۆ ڕۆشنبیر بوونەوە لە ماوەی یەک هەفتەی ڕابردوو چوو هێنە دنیا ڤیدیۆگەیم تاڵقەیەکی دیکە چاوتان ماز دەکەم بخوای بە معدەلی خواتان لەگەڵ